آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك أقول، اللهم بك أستعين، اللهم آمين. بنلاني بريز برايانم خوشكانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. بپشتیوانی خوای پروردگار دێمەوە خزمەتان لە بەرنامەی جوان خوێندنەوەی قورئان. داواکارم لە خوای گەورە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ئەم قورئانە بکاتە شەفیع و تکاکار لەو ڕۆژەی کە هیچ شتێک ناگاتە کردەوەی ئینسانە ئیلا دڵێکی صاحب تەوحید و کردەوەی چاکی ئینسان خۆی نەبێ. خوای گەورە لەو کەسانەمان نەژمێرێکە قورئان ئەخوێنن و قورئان نەفرینیان لێەکە. خوای گەورە لەو کەسانەمان نەگێڕێ قورئانمان تەنها بۆ دەنگخۆشی و بۆ ئەوەی کە لە ڕێگای قورئانە دنیامان دەستکەوێ، بەڵکو قورئان خوا بیکا بە بەرنامەی ژیانمان، زبانمانی پێپاراوکە و ڕاست کاتەوە، کردەوەکانمانی پێ ڕاست کاتەوە، وامان لێ بکات هەموو گفتار و کردارێکمان تەنها لە پێناوی خوای گەورەیە بێت و بە پێی بەرنامەکەی خوای پەروەردگار بێ. ئامین یا رب العالمین. بینەری بەڕێز، وەک هەموو جار من دووبارە و سێبارەوە توانم بڵێم لەوچێ دەیان جاریش دووبارەی کەمە بڵێم قورئان خوێندن بۆ کەسێک خوا بۆی ئاسان کە زۆر ئاسانە. زبان و دان و لوت و گەرووە لەگەڵ لێوەکانە. ئەم پیتانە کورد بە عەرەب بە ئەگەر بێت و تۆ هەوڵ بدەی فێربیت بەخوا خوا بۆت ئاسانە کات و ئەجر و پاداشیش دەسەکەوێ. و ئەگەر پیتێکیش لەسەرت ناڕەحەت بوو، قورس بوو لەسەرت، وەکو پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێت: والذي يقرأه يتتعتع فيه وهو عليه شاق له أجران اثنان. ئەو کەسەی قورئانە خوێنێ و تەتەڵەی تیا ئەکا و قورسە لەسەری دوو پاداشت و دوو ئەجری هەیە. خۆی ئێمەش قورئان خوێندنمان بۆتانێ خوای گەورە پاداشمان داتوە، ئیش پێکردنی بۆتانی لای خوای گەورە شەرمەزار نەبین. کەوا بوو با ئینسان یەکەم بینی خۆی و خوا کبری نەبێت، لە هەر شوێنی علمی هەبوو لای هەر کەسێکە بوو هەوڵدابی خوێنێ، خوا هەومان بپارێزێ لەو سیفەتە ناشینە. دووەم، ئینسان باوەکو شەرم نەکات، چونکە عیبادەتە، ئەجر و پاداشت دەسەکەوێ. ئێستا دەست پێ بکەی هەوڵ دەی لای مامۆستایەک بیخوێنی باشترە تا 10 ساڵیکە، هەگینا 10 ساڵیکەش وەکو ئێستا دەست پێەکەی. ئەو کەسانەیشی کە قورئان خوێن و مامۆستان و قورئان ئەزانن بخوێنن، با بزانن ئەگەر بێت و دەستی لێ هەڵگرێ وازی لێبێنێ لە بیری ئەچێ، وەکو ئیبن جەزەرێ فەرمێ: وەلەیسە بەینەه وبەینە تەرکیه ئیلا ریاضەة امرئ بفەکیه. بەخوا بە ڕیاضەکردن ڕادیەیت و جوانەی خوێنی و فێر ئەبی، بەدەست لێ هەڵگرتن و پشت لێ هەڵکردنیشی ئینسان لە بیری ئەچێتەوە، دوای ئەکەوێتە هەڵەوە. ئەنجا ئەگەر بێت و ئینسان کەسێک قورئان نەخوێنێت، چۆن لێی تێگا؟ لێی تێنەکەی چۆن ئیشی پێەکەی؟ ئیشی پێنەکەی چۆن خەڵکی بۆ بانگەکەیت؟ چۆنەتەوە ئەو خەڵکە لە ژێر دادپەروەری یاسای خوای گەورەیە بەحەسێتەوە کە جگە لە یاسای خوای گەورە هیچ یاسایەکی تر لای خوا قبول نییە. دینی کە نییە لای خوا قبول بێ جگە لە قورئانی، ئەو قورئانەی کە دای بەزاندە و سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. زۆر جار لەم لاولەلا ئەڵێ وەڵا قورئان ئێمە شریعەتی ئیسلامی دەستوری ڕئیسی ئێمە سەر چاوەیە. ڕەنە
شریعەتی ئیسلامی ناتەواوی تیان نیە تاوەکو ڕئیسی و ناڕئیسی بێ وەحیدە بۆ مسلمان اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي کەسێک وا بزانێ دینەکە ناتەواوی و نوقسانی تایە پێویستە لە شوێنی کە کاملیکەی ئەسڵەن لە دین تێنەگەشتووە تێش گەشتە بێت لە دین دەرئەچێت کەوابوو ئێمە لێرەمە بەرنامەی ژیانمانە باوەکو هەوڵ بدەین نەڵێن کاتمان نییە بۆ کاتمان هەیە شەو و ڕۆژ هەوڵ دەین بۆ دنیایەکی فانی و کاتی بەڵام بۆ هەتایی بەهشت بۆ دیداری خوای پەروەردگار کاتێک تەرخان نەکەین کە خوا بۆ عیبادەت ئێمە هێناوەتە بوونەوە کەوابوو ئێمە لە خوێندنی پیتێکدا ئەجرتەیە دەرچوون لە ماڵ یەک ئاەت بخوێنەوە کوایە وشترێکت کردووەتە خێر و باشترینتان ئەو کەسانن کە قورئان فێر ئەبێت و طبعاً بەو صیفەتەی کە لە وەسفیا هاتووە كالذين كانوا يعملون به في الدنيا أواني كعمليا بقرآن كردوا أجينا وكو ابن مسعود أفرمي وكو ابن قيم أفرمي كسي وهي تير شون لقوسا كي درجة أوا قرآن بجواني أخوانيتو بيتيكي لناكوية أخوار ولا فاتحة وابو خاتمة بلام كردوا كاني موافق بقرآن وأهل قرآن بهم قرآن جلسين جيبت أهل قرآن أوانا أقل لبريشيان نبيت كعملي بيأكن إيشي بيأكن برنامجي خواي پروردگار جاب بشتواني خواي پروردگار أمروش هندي لو صفتان باسكن كصفاتي بيتكان وكو باسم كرد زور آسانة بو كسي كه ليبري وهمت بكاو بخيني والله نالم جناها كهيش جناها والله معي بإنساني مسلمان نزاني قرآن بخيني تو شون الله منها إسلام بقريتو شريعتي خواي قورا حكم كاو خلقينا بقرينو بو برنامج شيريني خواي قورتو بنامك نازاني بخوينيتو كاتي شي بو صرفناكي اخوابي كاتو انسان بدوشت بهاش تكري نفسي خوتو مالي خوتو بفروشي تخواي پروردگار كابو بكاتت بو اسلام بيت دين اصل بيت يا امانه دنيا ثانوي بي لقال وش بخوا دنيا بو خو اودان كاتو بو ئێمە ئەگەر بەڕاستی ئیش بە بەرنامەکەی بکەین جا بە یارمەتی خوای پەروەردگار سەرڕۆینە سەر صیفاتەکانی پیتی عەرەبی وە لە بەرنامەی پێشوە باسمان کردمان صیفاتی حروف پیتەکانە بێتە دوو بەشەوە بەشێکیان ضدی هەیە یعنی دژی هەیە بەشێکیان نیەتی ئەو پیتانەی کە دژی هەیە وەکو هەمس کاڵێم چی یعنی چی وڵە برێ مامۆستا گەڵێ برایە خوشکەڵی سەبینەر مامۆستا مەبەستە چییە دژی هەیە ئەڵێم کاتی ئەڵێم ئەمە وەرەقە سپیە یاین ڕەش نییە کاتی ئەڵێم ئێستا ڕۆژە ینی شەو نییە نابێت لە یەک کاتە شەو ڕۆژ کۆ بکەیتەوە نابێت لە یەک کاتە بڵێ ئەم کەسە ڕوحی تایە لە هەموو کاتە بڵێ مردوویشە ئەمە دژی یەکن حەیات و مەوت کەوابوو ئەو پیتانە نابێت لە یەک کاتە لە پیتێکی عەرەبیە بڵێ ئەم پیتە هەمسە لە هەمان کاتە بڵێش جەهرە تۆ مامۆستا حەقی خۆ دەگلێم لێکێ مامۆستا من نازانم هەمس مانای چییە من نازانم جەهریش مانای چی ئەڵێ ما کاوابوو ئاسانە هەندێک پیتێ لە زبانی عەرەبی کاتی ئەمە ئەی خوێنینەوە لەگەڵ پیتەکە کە ئەی خوێنمەوە هەوا نەفەس تيكي جريان النفس عند النطق بالحرف لضعف الاعتماد على المخرج نفس لقل بيتكيت يددرو كوابو أو بيتانشين سكت بيدنقبو راسل الشعر قال فحثه شخص سكت أصل كلمة كسكت يعني كسيك بيدنقبو كسيك فحثه هاني داو تشجيعي كرت شخص كسيك كم بيتانا فاء حاء ثاء سكت فحثه شخص بيتي همسي بيوتي همس لزباني عربي عين خفايا عين دنجيك يواج عين شبكردن بلام لا بيناسل لا علماء التجويد جريان النفس عند نطق بالحرف لضعف الاعتماد على المخرج او تاكتو كاتم بتاخني علي نابي هوانا يتدرو كوابو ام بيتانا بيتي چين همسنا اگر برای خوشکی يسبي بني اما دود برنامج پیشور باسم كريسا بپلا رو مسيو انجا كوابو عكس كيشيا با هومان بيكو بلين هوانا يتدرو بو لبريك يكنيه لم بيتاني فحثه شخص سكتك اماده شاگر بخنا سر شاشك نسينا كان كوابو الليره بيتي همس أو بيتانا لين مهموسة أو بيتانا ككو كراوتو لمسية كلمة فحثه شخص سكت عكس كي جهرة جيقال لم بيتانا هر بيتبن أق هوانا تدرون ها تدروا هلايا أج كاتي وتم أج بوني شيني لهات بلام أج أو قلقلة دنقو صداكا بلام وتم أج ها بوني شبو لبروي شين هواي لقلاد يتدرو مخرجي شين
لەگەڵ جیم لەگەڵ یای غەیرەمەدی یەک مەخرەجی هەیە لە یەک شوێنەوە لە ناوەڕاست زبانەوە بۆ مەڵاژوو دەرەچن بەڵام پیتی جیم احتیما دەکاتە سەر مەخرەجەکەی کە ئەدا لە چی ئاوا جیم ئەدا لە سەقفی دەمت ئەڵێم ئەج لقووەت بەڵام هەر کاتێ هەوا هاتە دەروە لەگەڵ جیمە بۆ نشینی لێتێ ئەو کاتە قورئان خوێندنەکەت جوان دەرناچێت وەکو باسیشم کرد ئێستا کەسێک بێ قورئان بخوێنێ پیتێ ئەگۆڕێ بە پیتێ بەهۆی سیفەتەوە یا مەخرەجی عیم دەرەچە شوێنی دەرچوونی پیتەکە صفەتیش هەیئەی دەرچوونە ئایا قەڵەوە یا قەڵەو نییە هەوای لەگەڵا دەرەچێت هەوای لەگەڵا دەرناچێت ئایا ئەم دەنگە سەدای هەیە یانێتی ئایا فیکەی لەگەڵا دەرەچێت یانە سەفیری پێ ئەوترێت ئەو هەیئە چۆن دەرەچێت صفەتی پێ ئەوترێت کەوابوو من شعرێکی کوردی بخوێنم کە دوور بێت لە قورئان کە باس لە قورئانەکەین ئەگەر بێت و بە جوانی دانەنەمە پیتەکانە سەد کەس دێڵێ شعر نازانین بخوێنی بۆی خوێنی کە ئەوە ئەحکامیشی لەسەر جێبەجێ نابێ و کەلامی خوای پەروەردگار نییە ئەو هەڕەشەش لەسەر خوێندنەوەی قورئان هاتووە لەسەر ئەو نەهاتووە ئێ باشە تۆی موسڵمان کاتێکی زۆرت خوا من ئەڵێم هەموو ڕۆژێ 10 دقە لە کاتتان هەمومان 10 دقە لە کات بدەین بە قورئان بزانم دوای مانگێ دوان بە جوانی فێری بووین یا فێری نەبووین ئەی تو خوا تۆ بەرنامەیەک خۆت نەزانی بیخوێنی تۆ ئیتر چۆن بە تۆ ئەگەڕێتەوە چۆن بە من ئەگەڕێتەوە ئەگەر کردەوەی پێ نەکەین لێی تێ نەگەین بۆی لێ نەبڕین کەوابوو لێرە قرس نییە برا بە ڕێزەکانم خوشکەکەم زۆر ئاسانە ئەگەر کەسێ بە ئیخلاص و ڕووی تێبکە بەخوا خوا بۆی ئاسانەکە بەخوا خەڵکەیە لاڵە زبانی نییە بۆ شتی تر بەڵام هەوڵی قورئانی داوە ئێستا قورئان بە جوانی خوێنێتەوە بەڵام پیتەکانی تر نازانێت کەوابوو گەڕێمە سەر سیفاتەکان کەوابوو ئەمە زۆر ئاسانە تۆ چەند پیتێکی خوێنی کاتی خوێندت ئێستا من پیتی کاف و پیتی تا هەم پیتانە هەم شدەن یعنی چی هەم هەمسن هەمسی عیم هەوایان لەگەڵا دێتە دەرۆ هەم شدەنی عیم دەنگەکە جەرەیانی نییە درێژ ناکرێتەوە دەنگەکە یەکسەر ئەپچڕێت کۆتایی پێدێت ئاڵێ مامۆستا ئەمیش لێ تێ نەگەشتم ئەڵێم باشە کەوابوو وا قورسینەکەم فەحەثەهو شەخص سەکەت ئەم پیتانەی خوێندم لە کاتی خوێندنەوەی ئەو هەوا بێتە دەرۆ باشە بە هەومان پێکۆ بڵێن چی هەومان پێکۆ بڵێن هەوا نەهاتە دەرۆ نوقسانە کاتەڵێ یەک فورود بەخوا خۆش دەرنەچوو بەڵام کاتێک کە من ئەڵێم زبانم بەرزەکەم وی دەم لە مەڵاژووم لە مەخرەجی کاف دێتە خوارەوە هەواکەی پشت زبانم دەرەچێت ئەڵێم ئەوە هەمسی پێوترێ وریابن مەڵێن ئەو بوو بە قەلقەلە نایژڵێم بوو بە سین کابوو چیەکەم زبانم ئەدەم لە ئەم پێش دوودانم کاتێ دێتە خوارەوە هەواکە دەرەچێت باشە من کاتێ قورئان خوێنم وەڵام چی السەماوات ئەڵێ مامۆستا نەمبیست ئەڵێ ئەمەزانی بۆ لەبەرەوە یەکێ لە سیفەتەکانی پیتی تائت بەکار نێنە کە هەمسە کە زبانت بەردا هەواکە نەهاتە دەرەوە ئەو کاتە ئەڵێم السەماوات وریابن مەڵێن ئەو بوو بە قەلقەلە نەیشڵێم زبانم بێرمە خوارەوە بۆ دوودانەکەی خوارەوە بڵێم بۆ نیسینی لات کەوابوو ئەم پیتانەی کە ئەی خوێنی ئەبێ هەوا لەگەڵی ئەبێتە دەرەوە ئەمە پیتی چییە مەهموس عکسەکەی جەهرە ئینحیباس و جەڕەیان نەفەس لەگەڵی قەت ئەبێت جگە لەو پیتانەیە کە باسمان کرد اینجا دین دوایەوە شەدیدمان هەیە شەدید یعنی قووەت بریتە لەویان لە هەمس نەڵێ وەڵای مامۆستا تێکەڵ نە هەمس دەرچوونی هەوایە نەفەس بەڵام شدة يعني عدم جريان الصوت دنك جياوازة أم عدم جريان الصوت انحباسه عند النطق بالحرف كاتي دنك يعني أبشريت الله يمشي أدي أو همزان بودي ليش كانوا نهواها تدرو كوابو أم حرفها مسنية هر باسم لهوا كرد هناسل لقل يبيت تدرو أو چيا أو همس أجر نبو عكسكي جهرة ئەگەر باسی شدەم کرد نەپیتەکە دەنگەکە سەوتەکە درێژ ناکرێتەوە بۆ نمونە هەمومان با پێکۆ بڵێن نایەت قافم بۆ درێژکەنەوە بەڵام باش شین پێکۆ درێژکەنەوە کابوو ئەو پیتەی کە دەنگەکەی دێ لەگەڵتە درێژ ئەبێتۆ جەڕەیان الصوت عند النطق بالحرف لضعف الاعتماد على المخرج ئەو پێی ئەوترێ الرخوة رخاوة أو بيتاتشيا أو مخرجة نا أو صفتاتشيا صفتي الرخاوي هي
کاوی ژیە دەنگەکە درێژ ئەبێتەوە لێرە ئەی باش ئەگەر دەنگ درێژ نەبووە پێی ئەوترێکی شدە لێم بەینە شتێکی کەمان هەیە یا پێشێ بڕۆمە سەر لێن عومەر تەوەسوت کەسی 5 پیتمانەیە لام و نون عین و میم و ڕا کە وەکو چەجا وەکو عێرابەکە شەڵێ لین یعیم نەرم بە عومەر یعیم یا عومەر اسمی منادایە کاوبوو لێرە ئەڵێم هەندێک پیتمان هەیە سەلەوەی برایە خوشکە بڵێ باشە مامۆستا تۆ لێرە وتت فحثه شخص سكت ئەمە یەکەم ئەمانە حرفی چین فحثه ئادەی باشە لەبیرم چوو چی بکەم با بیرێ بکەم بیخوێم بڵێم ئەش هەوا هاتە دەرەوە ئەف کابوو ئەمە پیتی مەهموسە عکسی ئەمانە جارە هەوا نایەتە دەرەوە ئەوتت مامۆستا تۆ وادوت وتت ئەم پیتە مەهموسە ئەی لێرەش ئەڵێی ئەو پیتانەی کە شدەن ئەجید و قەتین بەکەت هەمزە و جیم و دال شدەمانەش ئەم پیتانە ناتوانانی درێژی کەیتۆ دەنگەکەی هەوا ناڵێم ئەجید و قەتین بەکەت ئادەی قافم بۆ درێژ نابێتەوە جیم درێژ نابێتەوە دال درێژ نابێتەوە هەمزە درێژ نابێتەوە ئەک کاف درێژ نابێتەوە ئەت باشە مامۆستا خۆ تۆ لێوتت فحثه شخص سەکەت کاف و تا ئیتیا لێرەش تایەتی ئەڵێم کەوا بوو من وتم چی دوو پیتی دژ بە یەک کۆ نابێتەوە لێرە لە پیتی چییە لە پیتی شدەیە کاف و تا لەوێ لە چی بوو هەمس من نەموتۆ شدە و هەمس دژی یەکن وتومە مەهموس لەگەڵ جەهر ئەم هەوای هەیە ئەو نێتی ئەی باشە شدە لەگەڵ ڕەخاوەیە ئەی باشە ئەگەر پەیوەندی هەیە من ئەم نمونە باسەکە بوو ئینشاڵڵا وەریانەگرین بەس ئەم نمونە کەوا بوو یەکێ لە شتە وردەکانی علمی تەجویدەوەتانێ پیتی کاف و تا هەم شدەیە هەم هەمسە چۆن تەرتیبی کەم برا بە ڕێزەکانم خوشکەکانم لە پێشە شەدیدەکەی ئەبەی دەنگەکە لە پێشوە دێ ئەک هەواکە دواتر تێ ئەک لە پێشە تەرتیبی وایە لە پێشە شدەکەی ئەبەم دەنگەکە دێت بەڵام درێژ نابێتەوە دوای ئەوەی کە بەردەم هەواکە دێتە دەرەوە کەوا بوو شەدیدە لەگەڵ مەهموسە ئەک ئەوەتانێ ئەت فەرموو برا بە ڕێزەکەم مامۆستاگیان کاک هادیگیان فەرموو السلام عليكم مامۆستا گیان وعليكم السلام ورحمة الله وبركاته کاک هادیگیان لە سلێمانیوە بەڵێ مامۆستا گیان دەی نزیکی کاکا دێگە دواتە خەین گردن نازاکە گردن خۆش ئازا مامۆستا گیان ڕێگەت دوور نییە بگەڕێیت و فەرموو گیانەکە چی بخوێن مامۆستا آية الكرسي خواني سورة الفاتحة خواني سورة إخلاص خواني قل والله أحد دعاء خير ما بوكيتو هيش ناخواني حر ممنوني تلفونك تي مامۆستا گیان باس سورة الفاتحة خوێن دەی فەرموو گیانەکە أول سر شاف أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين دەستەکانت خۆش بێ کاکە هادیگیان دەرست خوێندووە لە هیچ مامۆستایەک بەڵێ خوێندوومان نەختێکت خوێندووە مامۆستا گیان تقریبا نوێ جزم ئەمە خوێندووە یعنی تا ئێستا نیو جوزت خوێندەوە وایە بەڵێ مامۆستا گیان ئەو نیو جوزە کاریگەری بە خوێندنەوەگەتەوە دیارە بەڵام من یەک شت بە برای خۆمەڵێم یەکەم شت قورئان بابەتەکان نەخوێنی ئاوا بڵێن نەڵێن بسم الله ئەو بۆ تێبینی بۆ هەموو بینەرێک دووهەم شت چەند جار من لە بەرنامەکە ئاماژەم پێ کردووە کۆتایی
ئەو ئاەتەی سوورەتی الفاتحە با لەسەر عەلەیهیم نەوەسین بۆ چونکە ئەوە ناوەڕاست ئاەتە ڕەسی سەری ئاەت نییە لەبەر ئەوەی لە هیچ ئاەتێکمان نییە ئێمە لە ناوەڕاستۆ بە مەجروری بە کەسرە دەست پێکەین بڵێن غەیری یەکسەر تۆ پرسیار لە منە کەڵێ باشە مامۆستا ئەی بۆ لەبەرەوەی کە ئەڵێم غەیری لەبەرەوەی تعلقی هەیە پەیوەستە بە ماناکەی بە پێش خۆیەوە ئەڵێ مامۆستا بۆچی بە ئەڕەحمانی یا مالیکی ئەڵێم لەبەرەوەی ئەوە سەری ئاەتە بیدایەتی ئاەتە ڕەس الئایەتە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم وا خوێندێتی کەوا ئەگەر هەناسەم نەما ئەڕۆم لەسەر عەلەیهیمی دووەم ئەوەسم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم أنا سمنما إن جاء ديم دس بيكم غير المغضوب عليهم ولا الضالين إيه سبرو بسم الله دوباره بكرو كاكا ديجان دوباره كمان مصيان بله آيات بيكو أروين بله تجوا خوام بردوام بجانكم بسم الله الرحمن الرحيم وەکو باسم بۆت کرد ئەمە تەرەکە مەڵێ بسم الله باشە یانەکەم دەنگی پیتەکان بدە لە یەک اینجا دواتریش ئێستا بۆ ئەو کەسرانە ئاگاد لێ بێ بسم الله الرحمن الرحيم نیر نونەکە کەسرەکەی بخێن و ڕاکەش نەختێ خەڵەوکە بەردەوام بە الحەمدو بخێنە الحمد لله رب العالمين دەستت خۆش بێ بەڵام عالەمین ئەوەی تو ئێستا مەزبوط بوو من ئەگەر ئێستا تێبینیم هەبێ تێبینی وردە بۆ کەسێک کە زۆر بە تو نابێ کەلیمەی العالەمین تەماشای کە برا بەڕێزەکەم العالمین لەمی العالمين اللي فكان نختي برسترك أقعد لحركات آياتي دعاء بخينا الرحمن الرحيم دوب عليك له الرحمن الرحيم كاك هادي جان كاك هادي بەڵێ مامۆستاگیان خی گەورە پاداشت داتۆ ئێستا گەر تۆ 100 جاریش بڵێ بۆ نمونە الرحمن الرحیم بەخوا فێرە بیت پاداشتیشت لای خی گەورە هەیە هەمووی بۆتن بەڵام تخوا تۆ 100 جارەکە لەوچێ 2 دقەی تێ بچێ کابوو بمانەوێ فێرە بین ئێستا کابوو من لە ڕێگای تۆەوە ئینشاڵڵا ئەجرێ باشت دەسەکە ئێستا بینەرە ABC بەهۆی تۆ وەریەگرێ یەکەم شت هەمزە لە گەروە دەرەچێت ناڵێم ئەڵێم ئێستا گەر من هەر برایەک ئەیادی ناو بێ من جارێ بانگی کەم هەموو جارە من بوونە هێنم هەڵێم کاک ئەیاد هەل لە خۆتۆ تۆ قورسە لەسەر کاک ئەیاد کاو بڵێم ئەوە قورس نییە تەمرین لەسەر بکەم اینجا ڕاکە تکرار مەکە مەڵێ ئەم زبانە ئەگەر ئاوا بیدەم لە مەڵاژوم ئاوا بەڕێکی ئەبێ بە ڕا زیادەکەم کاو بوو ئەڵێم چی نەختی ئەم لاولاکەی بەرزەکەم و ئەڵێم چی اینجا ڕا الرحمن الرحيم جانا كم فرمو كاك هادي جان دوباره كمان كاك هادي او كاتقر متاخير تكم ان شاء الله كاتكت بركته وخير خير دسك خو بيدنا خوش ندوات خم نعم ما مسجل من خدمتنا دي دوباره كرو بلان الرحمن الرحيم كوابو يسوي دوامت باشتر بو مال بربو آياتي دعايوه مالك يوم الدين أم جارش مالك يوم الدين دست خوش به جايان كرو ليك مالك يوم الدين يومي شديد على كش مالك يوم الدين يوم الدين دعاء وبخينا جانا كم إياك نعبد وإياك نستعين كاك هادي لو تقول شويني كبير خيني آتي بينين ندا بس إما لبروي برنامج إما أمانة إن شاء الله بو برايا خشكي اشتكاني الراس كأنه بو من نختي وردرونجنا بيتكان التواوا بلان هندي الصفات ماوا إياك يكم نبريكي تيايا يا إدوم بتكان
دوم نختي دريش قطعي مكا بلي إياك باشا جيانا كم ألم شي إياك إياك إيسا بيخونو إياك نعبد وإياك نستعين بردوام بجيانا كم اهدنا الصراط المستقيم دس أو إهدينا من نازانم لبروا من الدنيا دنجك هبو ولا أستوديك هندي بيتم نابيز دواتر تماشام كرد هندي هلاي روني تابو هر جم لنا بوبو كابو أم ها أي سويت ونازانم بلام قرومان أو تاري الصوتي كما كين ولم نايكم بقلقل نالم نالم توات كرد ها أم بو تيبيني بينا اهدنا الصراط المستقيم دعاء وبخينا كاكيا صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين بس كلمة أنعمتم بتنابوا بخينو أنعمت عليهم دست خوش به أو بيتي أخيريش ضادي اختصار تمريني لسربك ولا الضالين كاكادي تأخيرم كردي دست خوش به خواه پاداشی خير داته يا رب دست خوش به كاكادي جان فرمو ما مصاجان خوشك زينب فرمو فرمو تشي خوم السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته هذيك شي خوم دقي تلفزيون قطعا كس كان سورتي بزام شي أخيانا سورة فاتحة. بلام دنگی تلفزيون قط شي خوم زينب دي دست بيبكا سورة فاتحة دخلنا. دي أوتا مش قد لي أقرين بسم الله الرحمن بابا تتسعة. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين زينب تمنى سنة آمين. تمنى سنة زينب شاش 6 سال غلط. خواهی گەورە لە خێرە تەمەندرێژت کات خوا پاداشی دایک و باوکت داتۆ با پێکۆ بڵێ مالیکی یەومی الدین مالك يوم الدين. ماشاءالله ئەحبینتەوە کاوا بوو قورئان هەموو کەس ئەتوانێت فێری بێ دوای ئەوەشم بۆ بخوێنەوە شي ئاەتی دوای ئەوەشم بۆ بخوێنەوە إياك نعبد وإياك پەلەمەکە پەلەمەکە دەی نعبد دیارە زەینەب وإياك نستعين. زەینەب بەتەنها بڵێ نەعبودو نەعبودو نعبد مەڵێ بڵێ بودو نەعبودو نعبد ئەو دەنگێک لە لاتانێ من نازام خشوخاشێکەیە نایڵێ باش بیبیسم بەڵام مەبەست بۆتانی ئەوتانێت 2 جار 3 جار دووبارەیەکەی تۆ ئەم کچە خوای گەورە لە خێرە تەمەنی درێژ کاس بەرەکەتی خۆی بڕێژێتە سەر عائیلەیانە بینتە بە 2 کەڕە تێری ئەبێ با تەمرین لەسەر بکە بڵێ نەعبودو نعبد مەڵێ بدو بوو نەعبودو بوو نعبد دەستەکانت خۆش بێ کەوا بوو ئێستا من ئاگام لێ برای وایە خوشکی وایە ئەڵێن نەعبودو ئەو زەمە بوو دوای ئەوەشم بۆ بخوێنەوە اهدنا الصراط المستقيم. کەوا بوو باز زەینەب بێ بە ڕێگایەک دەرگایە بە ئێمەم شتە ڕاستکەینەوە
برا بەڕێزەکانم خوشکەکانم ئەمە سیرات نییە صی اهدنا الصراط المستقيم صي باشا من بيتێکی کوردی بگۆڕم قورس نییە لە سەرتان ئەمە کەلیمێکە صی یەک نەخت زبان زەینەب نەختی زبانت بەرز کەرە بۆ مەڵاژوت بڵێ صی بڵێ صی دیارە ئینە ئەگەر نات دیارە پەیوەندەکە تێک چۆ پێم خۆش بوو هەر زەینە بکەین بە نمونەیە کە بە دووسێ جار شتەکەی بۆ ڕاستە بێتەوە خوای گەورە پاداشیان داتۆ جوان خوێندی بەڵام بە پێی تەمەنی کە ئێسش ئەتوانێ ئینشاڵا لە ڕێگەی مامۆسایەک ئەو دووسێ تێبینیە کەوتمان ساد نەکەین بە سین بەس زبان ئاوە پێش زبانم نییە بیەنمە خوارە بێ بە سی خۆی ئس ئهدینە سیڕاتەل کاتێ بڵێم سیڕاتە مانەکەی گۆڕا کەلیمەکەش لە عەرەبیەش دیوان نییە فەرموو کاکی گیان كاك عبد المجيد جان فرمو. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بەرنامەیەکی بەڕاستی ڕێک. خوا پاداشتان داتەوە خوا لێتان ڕازی بێ بەرنامەکە بە ئێوە جوانە. بەڵێ ئەگەر بێتە سەر شاشە. فەرموو گیانەکە. كاك عبد المجيد جان لەسەر شاشەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. كاك عبد المجيد جان دەسەکانت خۆش بێ خوا پاداشت داتەوە لەوە ئەچێت کەمتر دەرزت خوێن دەبێ وایە؟ والله هەر زۆر کەم بەس هەر بە متابعە و جۆراگرتن لە قورئان زیاتر. کەوا بوو تۆ توانیت یعنی پیتەکان بۆ خۆت ڕاستکەیتەوە بەس ماوەتەوە سەر ئەوەی کە هەندێک صیفات پێک و ئاگامان لێبێ. کەوا بوو تۆ ئێستا ئەگەر ئێمە بە متابعە وات لە خۆت کردووە جارێ دوان سیان کە ئینسان ئەجر و پاداشتیشی دەسەکەوێ بەخوا بەڕووکردنە قورئان فێنکیش دێتە ناو دڵەکانە بەخوا شیفایشە بێ خوا بە تەمەنی وایە چەند ساڵ ئێستا پیریش بووە ئێستش عینەک بەکار ناهێنێەوە لە خزمەتی قورئانە بووە کە ئەمەش قیاس نییە ئینسان ئەگەر نەخۆش کە جاری وایە خوای گەورە خۆشیەوێ نەخۆشیە خات بەڵام جاری واشێ ئینسان فێنکی دێتە دڵێ خوای گەورە دایەمەزێنێ کەوا بوو مەبەستمەوەتانێ ئێستا ئێمە پێکۆ تۆ ئەگەر بە جارێک بە دوو جار ئاوات لێبێ ئەگەر کەسێک بەشێک لە ژیانی تەرخان کا بۆ قورئان جا من چەند جار وتمە با قورئان بە تەکان نەخوێنوە پیت بگەیەنین بە یەک مامەسم چێ پیت بگەێن بە نەڵێم بیسمی سینەکە نەقەتع نەکەم با پێکۆ بسم الله بخوێن من بۆتە خوێن تۆ لەگەڵما ئەو کاتەڵم چی بسم الله الرحمن الرحيم دەبراکەم بسم الله الرحمن الرحيم کەوا بوو کەسرەی ژێر نونی ڕەحمان ئەو کەسرە بۆ بخوێنەرەوە بڵێ چی نێڕڕەحیم نێڕڕەحیم ئەم جارە بسم الله بخوێنەوە بڕۆ سەر الحەمدولله الحمد لله رب العالمين. ئێستا من بەگە بەستێ بینی وردت دەمێ الحمد لله رب العالمين ربي آياتي دعاء وبخيانه الرحمن الرحيم أمش ليرة هم دوباره كاموا كات يلي انجا الرح أو حاء نيكين بقى القلاء قاعد ليه بيه الرحمن الرحيم ني أو كسر زور برا زور خوش قالين بونو من ما مصايب عليه الرحمن والله ضمي وهلا قوريا نايشلم الرحمن الرحيم كسر كيف خوانينو الرحمن الرحيم أما تخواتي قرسية كي جاري دوها تو صد جاري بخوانا دوسية دقائقات فرمو جانكم
مالك يوم الدين نهينم بۆ تاوکە الرحمانی بخوێنەوە کە ئەو کەسرەی ژێر نونەکە نی ئەوەش بخوێن الرحمن الرحيم ئەمەیان باشتر بوو تەمرینیش بکە بەڵام برای وایە خوشکێڵێ بڕۆ سەر مالکی مالك يوم الدين کەوا بوو ئەمیش نەختە دەنگ بەرزکەرەوە مالکی یەومی الدین یەومی الدین مالك يوم الدين دەسەکەت خۆش بێ بەردەوام بە إياك نعبد وإياك نستعين دەستت خۆش بێ بەڵام نەعبودو ئەو ضەمەی سەر دالەکە نەختێ درێژت کەوتت نەعبودو ضەمە ئەو واو نییە إياك نعبد وإياك نستعين نعبد بس كلمة نعبد إياك نعبد وإياك نستعين بس نعبد بتنابوني واوي ليات نعبد دەسەکە ئەتخۆش بێ کەوا بوو هەندێک کەس ئەڵێ کاک عەبدولمەجید هەندێک کەس ئەڵێ نابودو ئەوە عین نییە زبانە بشکەلەمە بەمە دواوە نعبو هەندێک کەس ئەڵێ نعبدو بدو نعبدو دوایەوە بخوێنە گیانەکەم ما مثلا وقت نجيشتن يعني أو ضمي سربعك بواوي جيز تو أذكر بواو أدوت نعبدو نعبدو ضمية دست خوش ببراكم اهدنا الصراط المستقيم كاك عبد المجيد دست خوش بيه اهدنا الصراط المستقيم أو طلنية طل أو لا قلومك آياتي دعاء وخيرا صراط الذين أنعمت عليهم كوابو المغضوب عليهم كعبد المجيديان بلى مالي صراط طل لا يعني لا أكلم بلا واجب لا مكا قلونية طل بلى صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين خوای گەورە پاداشت داتۆ تا پیتەکانت هەمووی زەمن نەوت پیتەکان بەس صیفاتەکان ئاگات لێ بێ گوێ لە حوسەریش بگرە کەلیمەی غەیر ئەو غەیرە غەینەکە قەڵەوە بۆ هەموو برایانم خوشکانم پیتی قەڵە و ئینشەڵا سبەی ئەم ئیستیعلا ئەخوێنین غەیر المەغضوب عەلەیهم غەیر المەغضوب عليهم بەڵێ تاویکە غير المغضوب عليهم ولا الضالين ئەم بەستەنە ئامە بۆتە خوێنمە گوێم لێ بگرە و تێبینیەک و دەسەکانت خۆش بێ خوا پاداشی پەیوەندیەکەت داتۆ خوای پەروەردگار موفقت کە ئینشاء الله ببی بە مامەسای قورئانیش ئەم بەس تێبینیەکەم کە عەبدولمەجیدیان ئەمەیە لە غەیرە ئەڵێن لە قەڵەوە دێ بۆ نزم غەی بەڵام مەغضوب لە میمەکە نزمە بەرزە بێت ئەڵێم دووبارەیەکەمەوە غير المغضوب عليهم ولا الضالين دەستت خۆش بێ خۆی گەورە پاداشی خێر داتۆ ولا الضالين مەدەکەت کەم بوو مەدەکە 6 حرەکەیە کاک حاتەمگیان فەرموو فەرموو کاک حاتەمگیان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باشي الحمد لله كاك حاتم باشا ودناوت حاتم والله جس خوش بيا اخوة وبرنامجه ولا اخوة باداش يا وبداتو كاك حاتم جان بيكو الى خدمتي قرآن فرموا والله يخدموا سورة الفاتحة بزاف شلون فرموا كاك حاتم والله هرچون بيخواني ان شاء الله باشي چونك هولا داي باش بيت باشا ان شاء الله هرچون بيخواني انجا ئێمە هەمومان یعنی باوەڕتە بێ لەوە ئەچێت من لە لای 3-4 مامۆستا ئێسش دەرس ئەخوێنم
ئێسش لە ڕێگان تەبێتەوە دەرس خوێنم و هەوڵە دەم جاری وا بۆ ڕۆژی دووسێ کەڕ خوێندومە دەی فەرموو گیانەکەم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. کاک حاتم گیان کاک حاتم ما وصل جان دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس کە با پێکۆ سورەتی فاتحە بخوێنین. من ئێستا جەنابەت زبانت بۆ پیتی عەرەبی زۆر گونجاوە بەڵام لەوە چی ئەگەر خوێندی بێتی گیان تۆزە جیوبی شم هەیە جیوب خوای گەورە شیفادا یا ڕەبی. کابوو تۆ ئەلحەمدوللا ئێستا کە هەوڵە دەی بەخوای ئینشاڵڵا بە باشیش فێرەبی لەوە چێت دەجار هەوڵت نەدابێ بەڵام دەجاریش خۆ زۆر کەمە جاری وایە لە ڕۆژێک یەک ڕۆژ دەجارەکە جا پێکۆ با ئێستا بیخوێنە بسم اللهین بۆ بخوێنەرەوە. بسم الله بسم الله الرحمن الرحيم. کەوابوو من چەند جار دووبارەم کردو تۆڵێم بینەری بەڕێز ئاگامان لە کەسرە ژێرەکان بێڵێم چی بسم الله الرحمن الرحيم هێڵ لەگەڵ نی کۆتایی ڕەحمان نونە ئەڵێم نیر 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 ڕەحیم ئەو کەسانە ئاگات دێبێ دوایەوە بخوێنەوە. الحمد لله رب العالمين بەردەوام بە الرحمن الرحيم. ها ئێستا باسمان کرد کە حاتەمگیان یەکەم ڕائەکە نییە ئەڕ ئاگا لەو دەنگە بێ الرحمن الرحيم ني أو هندي برايله الرحمن أو هلاي نونية ني هندي عليه الرحمن الرحيم كسرك يا نايخوينتو هاي كابسكون يا بوني سكوني ليدي الرحمن الرحيم يسبون خيانه الرحمن الرحيم بردوام بجانكم مالك يوم الدين يوم الدين تو باش خوندت بس بو زيادة تأكيدي دعاء وبخينه إياك نعبد وإياك نستعين. ئەمن بۆ دووبارە بکەرۆ لەبەرەوەی لەم ئاەتە هەندێ برا ئشتە گۆڕێ باڕکم لە ڕێگەی تۆ سوودیە بگەێنین. إياك نعبد وإياك نستعين. کەوابوو إياك نعبد ئەو بەس کەلیمەی نعبدون بۆ بخوێنەوە نعبد بەردەوام بە ئاەتی دوایەوە بخوێنەوە اهدنا الصراط المستقيم. ئەمە یەکێک لەوانە بۆ حەزم کرد لەسەری ئێستا تۆ وتت چی المستقیم ئەو سینەت کرد بە سعاد کەوابوو چییە اهدنا الصراط المستقيم. کاک حاتەمگیان زبان ئەخەینە پشت ئەم دوودانە بەرزی ناکەینەوە بۆ سین ئەڵێم المستقیم بڵێ المستقیم المستقيم المستقيم المستقيم. ئێستا لە ئەهدینەوە بۆم بخوێنەرەوە اهدنا الصراط المستقيم. ئەوە تەمرین لەسان بۆنی سادی لێ دێت المستقیم نییە المستقیم المستقيم
المستقيم. ئاوا تەواوە بەڵام لەگەڵ یەکە بیخوێنین تۆ اهدنا الصراط المستقيم دەی ماڵە سەگیان هەر زمانم ئاوا فێر بووە. نە بەس زانی تۆ بە تەنایی کەوا بوو زمانت وا فێر بووە بە یەک جار دوو جار ڕاستت کردووە هەر ئێستا لە دوای من 30 جار بڵێ المستقيم دەی ئێستا بۆم خوێنەوە اهدنا الصراط المستقيم. ها باشترت کرد کە هاەکەش ئاگات لێ بێ مەڵێ اهدنا الصراط المستقيم دوای ئەوە بخوێنەوە صراط الذين أنعمت عليهم. کاک حاتەمگیان بەڵێ بڵێ سیڕا سادەکە ئەم جارە بۆم بخوێنەوە صراط دەستەکەت خۆش بێ زۆر تەوا بیخوێنەوە صراط الذين أنعمت عليهم. ئەو ئەنعەمتە هەندێ براکەوێتە هەڵەوەڵێکی صراط الذين أنعمت هەمزەکە ناخێن تۆ هەڵەیە هەندێکیش هەڵێ ئەنعەمتە نە ئەنعەمتە ئەن ئەو نونە یاری پێ ناکەم أنعمت عليهم دوایەوە بخوێنەوە أنعمت عليهم. نا پەلەت کرد پەلەمەکە ئەنعەمت أنعمت نەختێ لەسەر نونەکە بێسە ئەنعەمت بەردەوام بە ئاگات لێ بێ ئەوە غير المغضوب عليهم بەردەوام بە ولا الضالين. خی گەورە پاداشت داتۆ من لێرە تێبینیەکی ورد ئەدەم کاک حاتەمگیان دەستت خۆش بێ سوپاسی پەیوەندیەکەت دەکەم بەڵام بینەری بەڕێز برایانم خوشکان مەڵێن غەیری لێ مەڵێن ئەلە حەمد و ئەلێ یاری پێ نەکەین دەستەکان و خۆش بێخوا خی گەورە پاداشی تۆش داتۆ کاک حاتەمگیان بەڵام ئاگات لە ئەم چەند تێبینیە بێت برا بەڕێزەکانم خوشکەکانە بینەری بەڕێز ئێستا ئێمە بان نەڵێن چی غەیری لێ ئەوی لامە یاری پێن قورس نییە غەیری ئەوەسم لە نەختێ جەڕیان غەیری ناڵێم غەیری لێ هاکەوتە بابە الحەمد و ئەلێ ئەوە قەلقەلەی پێوتە شوێنی خۆی نییە هەڵێم الحەمد و الحەمد و کاو ناڵێم ئەنعەمتە ئەن هەر یەکێ لە شوێن خۆیسە بڵێم بۆ پەلە یاری ئەنعەمتەنە ئەنعەمتە أنعمته كاو نعلم غير غير المغضوب عليهم بلامك يعني ناكم ميمكش قالوا ناكم نعلم غنية بقالوا يخوان غير المغضوب عليهم أم بيتا ضاد قرسترين بيتا زباني عربي بيوتي لغة الضاد لبرو غير عربني أنا استطالية زبانم لەکو ئەم لا ئەولای زبانم یان لای چەپی بدەن لە کاکیلەکان هەمووی هەواکە پاڵی پێ و ئەنیا بۆ پێشەوە ئەوە ئیستیطالە جەرەیانی دەنگەکەی درێژە بێتەوە لەگەڵ چییە؟ لەگەڵ مەخرەجەکەیشیە کابوو جارێ پێش هەمووش ناڵێم وەڵا قەڵەوی ناکەم وەلە ضالین مەدەکەشمان 6 حرەکەیە لێرە من کۆتایی بەرنامە دیار بوو لەبەرەوە آخر پەیوەندی ناتوانانی وەکو پێویست وەری بگرین وەکو پێویست تێبینی بدەین بەڵام هەر ئەوە ئەڵێم برا بە ڕێزەکانم خوشکەکانم پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم ڕووی کردوتە هاوڵان فەرموویەتی خەیڕوکم من تعلم القورآن وعلمه باشی ئێوە بە هاوڵان ئەوانن کە من تعلم القورآن یعنی قورآن فێرە بێت طبعا فێربوونیش مەبەستمان پێی تەنها ڕازکردنەوەی پیتەکان نییە بەڵام قۆناغی یەکەمی ئەوەتانێتۆ قورئان بەو شێوە بخوێنی کە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم دایەتی هاوڵ چونکە مانا ئەگۆڕێ برای بەڕێزم کاتێک کەلیمەی سەوت ئەکەین بە سەوت لێرە بە مانای قەمچی لێرە بە مانای چی بوو بە مانای دەنگ سەوت ماناکە زۆر گۆڕانکاری هاتە سەریان کەوا بوو ئەمەشتە زبانە چەند جار لای خۆی گەورەش پاداشتت هەیە ئەگەر بێت و تەمەنیشت هەبێت ڕێگای علم بگرە بەر زۆر کەسە بووە
حتى زانای وابووە کە پیر بووە ڕۆشتۆ بۆتە قوتابی لای لە کەسێ لە خۆی زاناتر وتێتی کاتی ئەگەڕێمەوە بەلای خوای گەورە با صیفەتی قوتابیەتیم هەبێت چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا الى الجنه ڕێگای علم هەر کەسێ بگرێتە بەر خوا ڕێگای باشتی بۆ ئاسانەکە بۆیە ئەڵێم باوەڕتان هەبێ فێربوونەوەی قورئان زۆر 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 ئاسانە با ئینسان تاقیکاتۆ ئەمەش قورسی نییە من ئێستا بەرنامەیەکماندانیا بۆ ئاسانکاری بۆ هەندێ برا و هەندێ خوشک کە مەجالیان نەبێ جارێ دوان خۆی بەخۆی گەرزانی لە جایەوەی بڵێ سیڕاڵ ئەڵێ سیرات با تەمرین بکات نەختێ زبانی بەرز کاتۆ بڵێ سی ئەو کاتە سیڕاڵ لە جایەوەی بڵێ المستەقیم ئەڵێ المس با ئەو ساد نەیکا بە ساد نییە المستەقیم هەر کوردی خۆمان ئەڵێ نەسرین ناڵێ نەسرین توخوا ئێستا من ئەگەر خوشکە ناوی نەسرین بێ بانگ کەم بڵێم دادە نەسرین هەر خەڵکەکە لەوە چێندێ بڵێ و باشە بۆ وا قسەکە کەوا بوو ئەمە ئەی باشە کەلامی خوا چۆن وا بگۆڕم ئەو کاتەڵێم المستەقیم نەعبدو ناڵێم نەعبدو بدو نەبوو نەعبدو کەوا بوو ئەمە کۆمەڵی یاسای ئاسانە ئەم بەرنامە بۆ ئێوە خزمەتێکە ڕێگایەکتان بۆ ئاسانەکات ئینشاڵڵا ئەمە ببێ بە دەرگایە بۆ ئەوەی بڕۆ ئینشاڵڵا لە شوێنێک بە باشتر فێربوون نەگینا باشترین ڕێگە ئەوە تا لای مامۆسایەک بیخوێنیت بەڵام ئەمە تەنها ئاسانکاریە لە کۆتایە داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوای ڕەب العالەمین عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگێڕێت خوا شەرمەزاری ڕۆژی لیقای خۆیمان نەکات خوای گەورە و کاتێ ئەمان گەڕێنێتەوە بۆ لای خۆی لە هەموو کازیاتر لێمان ڕازی بوو بێت خوای گەورە بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆی لە فیتنەی سەرەمەرگ و قەبر و پردیسی ڕادمان پارێزی خوای گەورە شیفای نەخۆشی هەموو لایەک بدات کێشەی هەموو لایە حەلکا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی دەروی خۆی دابەزێنێت سەرێ خوای گەورە ڕەحم بە مردوەکانمان بکات قەبریان بگەڕێ بە باخێ لە باخەکانی باشت خوای گەورە بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆی قەرزایی لەسەر قەرزارەکانمان هەڵگرێت داواکەم لەخوا نەهامەتی لابا لەسەر ئەم ملەتێمە بە ئیسلام عەزیزی کە ئیسلامیش بە ملەتێمە عەزیز کات داواکەم لەخوا خوا پاداشتی هەمووتان بداتەوە بینەر بیسەر ئەوەی پەیوەندی کردو ئەوەی پەیوەندی پێوەرنەگیراوە خوای گەورە پاداشتی خێرتان داتەوە خوای گەورە پاداشتیان برایانەشم داتەوە کە لە پشتیم کامیرۆ ماندوو ئەبن هیلاکە بن هەموو کاتێکی ببێ بە زەخیرە بۆ قەبر و قیامەتی هەموو لایەکمان ئامین یا رب العالمین سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون